کادێت ململانەی سیاسیەکان لە هەرێمی کوردستان قوڵتر دەبنەوە و گرێچوێرەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانیش تا دێت ئاڵۆسر دەبێت. بۆ ماڵبژاردنە کە دیار نییە لە وادەی خۆیدا دەکرێت یان نا، ژمارەیەک لیست و کاندیدی سربەخۆ دەرکەوتون. دیارترینیان لیستەکەی هاوسەرۆکی پێشووی یەکێتی لاهووری شێخ زەنجیە. لیستی بەرەیگەل یان حزبی بەرەیگەل جەخت لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی و خزمەتکردنی هاوڵاتیان دەکاتەوە لە کاتێکدا بەرپرسان و زۆربەی کاندیدانی ئەو حزبە نوێیە پێشووتر بەرپرس و کادری حزبەکانی دەسەڵات بوونە. لە بەرنامە ئەم جارەی ئێکس دەپرسین بۆ لیستی بەرەیگەل یان حزبی بەرەیگەل دامەزرا. ئایا بەرەیگەل دوکانێکی سیاسیە یان ئەجێندا و سیاسەتی تایبەت بەخۆی هەیە؟ دەپرسین ئایا بەرەیگەل نزیکە لە پارتیان سەر بە پارتیە؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە ئاراستەی بەڕێز شادمان مەلا حەسەن سەرکردە لە بەرەیگەل دەکەین. کاک شادمان بەخێر بێت. زۆر سپاس. بە پێی زانیاریانەی کە لە بەردەستی ئێمەن لە کاتی بەستنی کۆنگرا باشە لە لاهووری شێخ زەنجی نەبەڕێستان نا ئەو سەرکردانی کە لە نێویەشێتی نەماون بەشدار نەبوون، تەنها نزیکی 160 بۆ 200 ئەندام و لایەنگرتان بەشدار بوون. هۆکار چییە کە بەشدار نەبوون؟ دوو کەسێکی شان هەڵبژاردووە بە ناوی کاکفەرات، لەوانەیە خەڵک بەو شوێنەی ناسێت. بۆچی کاک لاهوور نەبووە سەرۆکی ئەو حیزبە؟ بەڵێ ئێمە کە واقعی بەسەرمان هات لە ناو ڕیزەکانی یەکێتی و دوای ئەوەی بۆ ماوەی 2 ساڵ یعنی هەر لە پرۆسەی سیاسیدا نەبڕین، بەڵام بۆ خۆت دەزانی لە هەرێمی کوردستان یان لە عێراق بەشداریکردن لە پرۆسەی سیاسی بە هەڵبژاردن زیاتر بە دەرت دەخاتن، ینی وەکو سەردەمی کۆن نییە، مەسەلە سەردەمی شاغ بڵێ تۆ حاڵەتێکت بەسەر دێت جودا دەبێەوە یان کێشەیەکە دروست دەبیتن لەم دۆڵە دەڕۆی ئەم دۆڵە هەندێک چەکدار خڕ دەکەی و یەکسەر کۆنگرەیەک یان کۆمەڵێک ئۆرگان بۆ خۆت دروست دەکەی و ناوێک لە خۆت دەنێ. لە ئێستادا واقع تۆەیە کە چۆن بەشداری پرۆسی سیاسی دەکەی. ئێمەدا نەبڕین لە پرۆسی سیاسی بەشدار بین. بۆ کاتێککە وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاریکرا هاتە پێش، ئێمە بڕیارماندا بەشدار بین لە هەڵبژاردن و یەکەم جار ئێمە بیرمان لەوە کردەوە جارێ پەلە نەکەین لە مەسەلەی حیزب دانەنین، ینی زیاتر مەسەلە وەکو لیست. بەڵام دیارە هەندێک لایەن ئەویان کرد لە ناو ڕێنمایەکانی کۆمیسیۆن کە دەبێت حیزب بەشداری هەبیتن ئەگەیان کاندیدی سربەخۆ. بۆ ئێمەش کاندیدی سربەخۆ نەدەبوو، دەبایە حیزبیتن. بۆیە حیزبمان تۆمار کرد لە بەپێی یاسای حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و ئیجازەمان لە وەزارەتی ناوخۆ وەرگرت. دوایەوە کە مەسەلە هاتە سەرەوەی کە گوتیان دەبێت کۆنگرەش کراویتن جگە لە کۆنگرەی دامەزراندن و ئێمە هەستای کۆنگرەمان کردووە بەبێ هیچمانزانی لە دۆخەی ئێستا وامازانی کۆمەڵێک گەنج مەسەلە سەرکردایەتی حیزبەکە بکەن، حیزبەکە لەلایەک و ئێمەش هاوکار و پشتیوانی حیزبەکە دەبین. بۆچی باشکرا لەگەڵیان نابن؟ باشکرا لەگەڵین، ینی وەکو مەسەلە ئێستاکە بۆچی ئەوانە دێنە پێش لە کاتێکدا ئێوە کەسانی دیارینەوە حیزبەکە گەنجەکان کەسانی دیارنی لەوانەیان دام و لایەنگربوون دەنگتان پێ بدەن. لەوانەیە مشینە گەنجانش لە ئێستاوە دەبێتە بەشێک لە پەروەردەکردن لۆ داهاتوو، مشینە بە شێوەیەکە ڕێژیان بێخینەوە ئەوانە. بەڵام حیزبی ئێستاکە کێشەکە لەوەیدا حیزب کاک فەرهاد کەسی یەکەمیان کاک لاهوور لە قوارەی لیستی بەرەیگەل کاک لاهوور یەکەمە، بەڵام حیزبەکە سەرۆکی حیزبەکە کاک فەرهاد. ئەمە بۆ ئێمە بۆ ضرورەتی خۆمان و هادێخوازیتن لە ئێستادا ئێمە هامان پێ باش. چ کێشەیەکتان هەیە؟ هیچ کێشەیەکمان نییە، بەڵام لە ئێستادا ینی ضرورەتی بەس ئەوەی ئێستا داهاتوو چ فەرقی هەیە؟ چۆن نامانەیە مەسەلە لە سەرۆکی بەرەی ئێستا دەبانێت هەموو تاقی خۆمان زیاتر لە بۆ لیستەکە لە بۆ خەرز بکەین لە بۆ ئەوی کە بتوانین لە هەڵبژاردننی داهاتووی کوردستان بە باشی بەشدار بین و بتوانین نمونەی گۆڕان دووباراکەنەوە. بەڵێ نمونەی گۆڕان دووباراکەنەوە؟ نا نمونەی گۆڕان شەردی ئێستا تۆ مەسەلە هەموو نمونەیە کە تۆ دەی کۆپی نمونونەکەی پێشخۆت کە تۆ دەبێت داینە. ئێستا ئێمە جیاواز لە هەموو ئەو حیزبانی پێش خۆمان مەسەلا حرەکە دەکەین. مەسەلە یەک لەوانە جیاوازەکە ئێمەیە مەسەلامە حیزبەکەمان دایتە کۆمەڵێک گەنج خۆمانش ئەرکێچکە بڕێەوە. بەڵام ئەو گەنجانە کاندید نین، ئێوە کاندیدن. ناوانش هەندێکیان کاندید هەندێکیان کاندیدن ئاساییە. ئێستا بەڕێزشتان کاندیدن، بەڵام کۆنگرەش بەشدار نەبوون. لەکوێ؟ لە کۆنگرە. نا لە کۆنگرەکە بەشدار نەبوون. ئەی بۆ لە کۆنگرە بەشدارن مادەم مۆدێلێکی تازە دادێنین لە حیزباتی، ینی باچی حیزب با لەلایەک بیتن و کۆمەڵی خەڵکی تریش لەلایەک بیتن ئاساییە. بەخۆی حیزب لە کوردستانی عێراق واقعیک بەسە خەڵکدا سەپایە حیزب بریتە لە هەیکەلێکی ستونی لەسەرەوە پێیان وایە ئەمە خۆ دزینەوەیە سەرۆکەکی گەورە وەکو مەرجع
دوای ئەو دێتن دەستۆی مەکتەبی سیاسی دوای ئەوە حیزب ئەگەر قەزەی ڕەتلی وەنەوشە مۆنیکای نەبیتنەوە زۆر کێشەی نیە چێ سەرۆکە چێ مەکتەبی بەڵام هەندێک پیان وایە ئەمە خۆت زیینەوەیە ناخێریس خۆت زیینەوەیەک نییە لەوانەیە مشینە دۆخەکە ئێستاکە ئەوها دەخوازیتن ئەوزەروریان هەبوو ڕوبەڕووی کێشەی سیاسی و یاسای مەترسێکمان نەبوو بەڵام بۆ قاعدەی بەرەیگەل ئێستا ئەوە لە هەموو حلێک باشتر بوو باش لە کاتی بڵاوبوونەوەی ئەندامانی دەستی دامەزراندنی ئەو حزبەکەتان و پێشکەشکردنی ناوی کاندیدانی هی لیستەکەتان دەڵێن ڕوبەڕووی فشار بوونەتەوە ڕاستە؟ بەڵێ لە زۆر جێ ڕێبەڕووی فشار بینەوە بە ئاسایی دەزانین خۆ مەسەلە واقعی کوردستان واقعەکە بە تایبەتی پارتی و یەکێتی مەسەلا ئەگەر هەتا بۆیان بکرێتن ئەو هێزانەی کە بەڕکابەری خۆیان دەزانن بە فشاریان بێخنە سەرێ بۆ ئەوی پێش وەختە خەڵک بترسن یەکێتییان بەس یەکێتی باڵا بە دەرەجەی یەک یەکێتی ئێستا لە حالی حاضر لەسەر ئەوەی مە بەڵام پارتیش لە هەندێک شوێن هەندێکان دیدمان هەیە فشاریان لەسەر دەکەن بۆچی؟ تەبیعەتیان وایە خۆ تەبیعەتێکی کۆنە پارتی زیاتر یەکێتی سوکە بە حکمی سروشتەکەی ئێمە زیاتر مچینە یەکێتی ئەوە دەکە بەڵام پارتیش لە دوسێ شوێن ئەو شتەی کرد کۆنگرەتان بۆ لە هەولێر بەس بۆ نەچوونە سلێمانی قاعدەی جەماوەریتان لێرەیان لە سلێمانیە نا بەس پەیوەندی بە قاعدەی جەماوەریمە لە سەرتاسەری کوردستان هەیە لەوانەیە لە هەولێریش زۆر باش بین لە هەموو شوێنەکان باش بین بەڵام هەولێر بە حکمیەوەی پایتەختە ئەیتر وەزارەتی بەڵام کۆنگرەکەتان زۆر جیاواز بوو ینی دوور لە چاوی کامێرا ئەندامێکی کەم هەندێک حزب هەبوون لەو ماوەی کۆنگریان بەس لەوانەیە بە هەزاران ئەندامیان بەڵام هی ئێوە 160 بە پێی ڕێنمایی کۆمیسیۆنی عێراقی حزب دەبی کۆنگرەکەی 1000 کەس بێ بەڵام بە پێی ڕێنمایی قانونی ئەحزاب لە هەرێمی کوردستان پەیڕەوی حیزبەکە چەند کەسی نووسی بیتن ئەوەندەیە ئەمە لە پەیڕەوەکەی مثلە 150 کەسمان دیاری کرد بوو بەس نێزیکەی 200 کەسمان بردبوو لەوانەیە خەڵک بۆ پێوانەی ئێوە بکە بڵێ لەوانەیە نەتوانن دەنگ بێنن لا کۆنگرەکەەوە بڕیار لەسەرەوە بدەن خەڵک بچینە تەبیعی خۆ لە وڵاتی کە ئازاد مەسەلە بڵێن فرە حیزبی هەبوو هەریەکە بە شێوەیەک قسە دەکاتن لە ئێستادا هیچ داتایەکی ئەو تۆ لە پێش نیە تەنها یەک ڕاپرسی کرابوو لەو ماوەی کە ڕۆژنامەی ئاوێنە کردبی وابزانم ئەمە لە دۆخەکی باش بووین زۆر باشە پێشتریش با بڵێن نەوشەرۆن مستەفا لە یەکێتی جیابەوە گۆڕانی پێکهێنا بۆ دەنگێکی زۆریشی هێنا بەڵام ئێستا گۆڕان وەک پێویست نییە باشە بەرهەم ساڵح جیابەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار دواتر گەڕاوە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بینیمانەوە حزبێکە پێچیانە چی بەسەر هات هی ئێوەش چارەنووسی هەمان چارەنووسە بێت جارێ ئەمە هەر لەگە هەردووچیان فەرقمان هەیە چکە ئەوان منشق بوون یانیوان خۆیان جودا بوونەوە بەڵام ئەمە ترودین ئێمە دەرکراوین ئانا بینی مەسەلە دەیانگۆ دەرکراوەکان دەرکراون ئەوجێ ئێستاکە مەسەلە خواخوایتان چار ئەنداممان بگەڕێتەوە بەبەسم لەس ئەوە دێتنی ئێمە جیاوازین دوایەوە ئێمە ئامانجێکمان هەیە ئامانجمان هەیە بە شەرنی هەر بە ناوی بیتن کە ئێستا من هەر ناوم شادومان بی بەس دەبی ئیلا بە ناو شادومانی ئامانجەکەی خۆم جێبەجێ بکەم یعنی ئەمە ڕۆیشتووە سەر دەبێت کە من ئامانجەکەم لەلایە ئامانجیمە لە سەرتاوە لە ناوی یەکێتیشکە دەستمان پێکرد هەندێک بابەتی ڕیفۆرممان هەرگرت بوو کە لە دوای کۆنگرەی چوار دەستمان پێکرد ئەمە بۆشێک بووە تەنگە تاوکردنی بەشێک لە نا هیچ دڵم بۆی لێ نادا هیچ چیز بە هیچ نەوەک نا من کەسێکی واقع بینم کەسێکی لەگە واقع دەڕۆم لەگاوچە قەت ئێمە دەرکراوین یەکەم ڕۆژ کە لە هەشتی هەشت کە یەکەم چاو پێکوتم لەسەر دۆخی کەتنەکەی هەشتی تەمووز کرد لەو ڕۆژۆ ئیتر لە یەکەم ڕۆژۆ هیچ ئەو بۆشتم لە مێشتی خۆم برتە دەرێ هەتا لەسەر ئەم بابەتە لەگەر برادەکانی خۆم کۆمەڵی خلافم هەبوو هەتانی لە خلالی ئەو 2 ساڵی زۆر خلافم هەر زوو بەوانیشم دەگوت کە دەبێت ئێمە ئەوەیە ئەم نقطەیەک دانێن واز بینین لە یەکێتی ئەو تاریخی مەبەست لە کاک لاهورە لەگەڵەوانە کاک لاهورە لەگە برادەکانی تریش هەندێکیان مەسەلا بەشێکیان دایما وان پێ باش بکە ئەگەر گفتوگۆیەکەگە بێ ئەگەر مەسەلە شتێکە بوو من چکە دەزانی و سروشتی کەتنەکەم دەزانی سروشتی کەتنەکە هەرکەتم بەکاردێنم ناویەکێتی چێ سبەچوە ناویەکێتی هەرکەتم بەکارهێنی بەم شێ بەش قەت لێ پەشیمان نیم ئەمە کەتنێکە دەبی کەتنکەرەکان ڕۆژێک دابێتن هەر محاسبە بکرێن کەتنکەرەکانە بێ حسەبە بکرێن ئەی گەڕایەوە ناویەکێتی بەو شێوەیە قەت ناگەڕێمەوە ئەمە شێوێ هەتا ئەم ئەوەنەکەی خۆ بخۆ ئەو کات شەردەڵی کەتنەکەتیش سکە بەر یەکەم دووەم هەفتەی پێ نەچوو تەلەفۆنیان بۆ کردم گوتیان ئەوە دەڵێم بێ وێندرەکە گوتم نایم لەبەرەوەی کەتن کراوە کەتنکەری لێ نایە لای کەتنکەری لێ باش
دەڵێن ئێوە هێزی سەربازیتان هەیە ڕاستە؟ وڵی هێزی سەربازیمان لەکوێ بوو هێزی سەربازیمان ئەوەیە کە ئێمە لە ناو کۆنگرەش دەستمان پێکرد هێزی سەربازی گۆڕان هێزی سەربازی نەبوو ئەوەی بەرهەم ساڵە هێزی سەربازی ئێمە بزانە هێزی سەربازی ئێمە بزانە چۆن بوو ئێمە لە ناو کۆنگرەش دەستمان پێکرد کە جاری یەکەم هەموو حیمایە و شت دیاری بکرێ هەموو هێزەکان ئەو گروپ و هێزانێک کە هێزی لیوای تایبەتی فلان و فەوجی فلان و ئەوانە هەمووی بینین بخینە سەیەکەی هەفتە لە دوای یەکەی هەفتە بینین لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و ئەوانە هێزەوەی وا بکەین و فەرزیشی بکەین بەسەر پارتی ئەوە بکەین کە ئەمە بۆ راپۆرت و هاتە ناو کۆمیتەی سەرکردایەتی ئیتر ئەو بەرژەوەندی خوازەکان و زەبەلاحەکان ئیتر ئەمە تایان گرت و ئیتر هەستان و کە ئێستا هێستان نییە نانە هێزمانە تەنها هەندێک حیمایی کاگلاهور هەیە و خۆی تێویش کاگلاهور لەگەر براکەی ئەوانە هەر ئەندامی ئەنجومەنی ئاسایشن چکە ئەوانە فەسڵ نەکراینە هەر هەندێک حیمایان هەیە ئەو هێزی دوو پشک و نازانم چیوانە بڵاوتەوە ڕاستین ئەگەر هێزمانە بیتن مەسەلا هێزی دوو پشک و ئەوانەمان هەبیتن هێز بۆچیە هێز دەبیاتێ بیتن نانە نیتمان نیتان باش کەناڵی تەلەڤیزیۆنیتان هەیە کەناڵی تەلەڤیزیۆنی دەڵێن زوم نزیکن لە ئێوە نزیکن لە ئێوە نزیک بی لە ئێمەوانە بۆچی بارەگای سەرچیان لە سلێمانی نییە یەکێکیان لە بەغدایە ئەوی تریان شوێنی هەردیار وڵا خۆشم نازام لەکێنە ناشمێ بۆچی وڵی تر بچینە لەوانەیە لە بەرترستان هەیە تەبیعیە خۆ زۆر ئەزمون هەیە مەسەلا زۆر جار ئەو ئەزمونانە هەیە لە تەلەڤیزیۆن سووتاندن لەو شتانە دەترسە لە تەلەڤیزیۆن سووتان تەبیعیە ترستانەیە و ترسەکەیە مەشینە و ترسە چۆنە بێت تەلەڤیزیۆن دیار نەبێ بارگای واقعی کوردستان وایە ترسان لە سووتان هەیە هەر ناچ مەسە سووتان نییە بەوابان پێ باشە جارێ شوێنەکەی وابیت یعنی هەیە و بەڵام شوێنەکەی وا خۆت پێی نازانی ئەمندا هەر پرسیاریش ناکەم من نازانم چێشن بەڕێوەشی دەبن چەند میدیاتان هەیە وڵی هەر دەڵێن زوم و ڤۆواتان هەیە ئەخە ڤۆک هەر پەیجێکی سوۆشیال میدیایە ڤۆوە ڤۆوە بەڵێ بەدەنگ هیەوە ئەوانە ئەوانە ئەوەی پەیجی سوۆشیال میدیا و شتیوانە بەڵام هەری ئێوەن ڤۆک و ڤەدەنگ ئیمەنە زومیش زوم نانێ من تەلەڤیزیۆنێکە گوایە نزیکن لە ئێمە نازانم من شارەزایم لێ نییە نازان بارگەکەی لە چی ئەشتانەوەی شاراوە لەبەرەوەی دەسێن بسووتێ ناشمێ بشپرسنوانە ئەوەی هێزە سەربازیەکە دڵنیاکەنیتان دڵنیام بیتمان بەسەندە کە حیمایی ئەو تەنها حیمایە هەر ئەوەندەیە زیاتری باش لە هاوشێخ زەنجی کاتێک کە هاوسەر یەکێتی بوو جەماوەری یەکێتی زۆرنەی لەگەڵ بوو لەو باوەڕدان ئێستا و جەماوەرەتان لەگەڵ ما بێ یان بۆ هەر پێشتر دەتگوت ١٨ دەنگدەران یەکێتی دەنگ بە لیستەکەی ئێمە دەدات ئێستا شەمان باوەڕت هەیە مەسەلا دازال ینی ئەوەندی خەڵک دەبینم ئەوەندی قاعیدەی خاستان یەکێتی تا قاعیدەی دەرەوەی خەڵکی دەرەوەی یەکێتیش مەسەلا ئێستامە لە ناو لیستەکەمان دەیان کەسەیە باگراوندی خۆی عایلی مەسەلە یەکێتی نەبووە ڕاستە بەشێکی زۆری باگراوندیان یەکێتی بەڵام بەشێکی زۆری باگراوندیان یەکێتی نییە تەسەوریش دەکەم مەسەلا هاوسۆزی یاخود پشتیوانی لە بۆ کاگلاهور نەک لە ناو ئەو قاعدە کۆنەی کە برێن پێشتر کە یەکێتی بە مەسەلا لە دەرەوەی ئەو قاعدەیەش زیادی کردێک من باسی یەکێتیەکەم بە تەحدیدی یەکێتی کە ئەو هاوسەرۆکی یەکێتی بوو ئاخە دوو شتەیە ئێستا کە مەسەلا یەکێتی کاتی خۆشی کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو مەسەلا لە 2006 کاک نەوشیروان مامجەلال و کاکۆسرەت و ئەو مەلا بەختیارەوەوانە هەموو بوونە تەکەتولێک لە دژی کاک نەوشیروانی کاک نەوشیروانیان لە ناو ئینتخاباتی مەڵبەندەکان شکاند کاک نەوشیروان خۆی ڕەمزەکی گەورە بوو لە ناوی یەکێتی کاک نەوشیروان چۆ دەرێ بەڵام پاشانەکە بە دەرکەوت قاعیدەی یەکێتی 160 لەگە کاک نەوشیروان بوو کەواتە ئێوەش سەدا چەندتان لەگەڵە وەڵی نازانم نسبەی ئێستاکە ناتوانم برێم ئێستا داری بکەم بەڵام کە بەدەگمەن دەبینم ڕەفزی کاگلاهور بکەن هەمویان زیاتر لە 150 بێت نزبەم لەکن نیە ئێستا کە ڕقەمەکی بدەم حالیان نزبەم لەکن نیە لەوانەیە ئێستا کە دۆخەکە وەکو سەرەتای هەشتی تەموز نەبیت کە سەرەتای هەشتی تەموز مەسەلە زۆری قەرەباڵغی دەهاتەوە دەبوو بەڵام دوای ئەوەی کە ئەو فشارە توندەی کرا و نانی خەڵکیان بڕی و خەڵکیان کوشت و کۆمەڵێک ئیجراعاتی توندیان لەگە خەڵک کرد و خەڵکیان لە سەوەزیفە دەرکرد ئەوانە ئەو یەکێتی نوێی ئێستا یەکێتی نوێ ئێستا بەڵێ کە کردیان ئەوانە بچینە خەڵکە ناعیلاجە گەنجەکە مەسەلە برێن لە شوێنێکە معاشی هەیە دەبیتن بچینە ئەوەی کە لە سوۆشال میدیا و لەو گۆڕی دەری دەبڕی ئێستا احتیمالە بە ئاشکرا دەری نەبڕیتن ئەوانە هەیە پێشتر دەتگوت هیچ حزبێک هێندەی یەکێتی نوێ ڕوت و ڕەجەڵ و پەرپوت نییە ئێستا شەمان بۆ چۆن هەیە هەمان بۆ چونم هەیە چکە هیچ ئەوەی تێدانمە ئێستا یەکێتی لەگەر سەرەتای دامەزراندنی دووشتن بەستەنها ناوەکەی مایە
بەسەرها ناوەکە ناوکوچێ لەگە هەموو چەمکەکانی جیاوازە هەموو چەمکەکانی بۆچی خۆی مەسەلە یەکێتی کە لە سەرتاوە دامەزرای مەسەلە حیزبێک بووە بەو حسابێک بەڵام ئێستا دەڵێن زۆر قایم تۆخمەن و قایم مەسەلە چێ خۆ قایم بۆنە تەکەتولات نەمایە هەموو دیکتاتۆرەکان لە کۆشکەکانیان قایمن هەموو پاشاکانی قەدیم و ئیمپراتۆرەتەکان لە قەڵعەکانی قایمن خۆچێت و دەوروبەر حاشەکەت کە بەڵام گۆی چێتی چەند باڵ ئێستا یەک باڵە دەڵێن یەک هەمویان خۆ یەک باڵ چیە خۆ باڵ مشل نێت و باهر بە یەک باڵبی بەڵام هەتا چەند بڕ دەکەی ئێستا ئەوانش دەڵێن ئێوە باسی کۆپی پارتیەکەنوانی ئەوان شڵن ئێوە سەر بە پارتین دارایتان پارتی بۆتان دابینەکە داریمە دارایمان لە چێ بۆ ئێستاکە وەڵام وا دەڵێن مەمنون دەبین ئەگەر پارتی پارەتان پێ نادات ئەخ لە چێ دەماداتەیە ئەو پارتیە زۆر خۆ پاڵپشتیتان ناکات چکاڵێن کۆنگریان لە هەولێر بەست ئێستا دوو بارەگەیان کردەوە بارگای سەرچی لاهور شێخ زەنجی لە هەولێرە ئەخەل لە چێ بارگای ئێستامە خانوەکمان گرت پارتی لە قیدوو چوون سە کابرا لێی ساندینەوە هەر لەڕکان پاشان تێکی دانەوە گزارشکە بچینەوە برێن بکرێتەوە دوایەوە چوین خانوەکمان دەبۆ مەزرعەکمان کڕێ لە بۆ کاگلاور لە سەڕێی بینی قوشتە هەولێر ئێستا پارتی لێ ناگەڕێتن هەر ئەوەی لێ بکەین قاعی لێ دروستکەین ینی شتێکی لێ بکەین نالم پارتی حکوومەت دکا برێن پارتی سەرپەرشتی حکوومەت دەکا لێرە دوای ئەوە مەسەلا ئەگەر ئێمە مەسەلە لەوێ لێ چێتی و لە پارە لە چێن بۆ ئەو پارەمان لە چێ بوو هەندێک پارەمان هەیە ئەو مەزرعە بە چیە مەزرعەکە خۆ ملیۆن دۆلاری نەکردرایە خۆ مەزرعە بە چکرای مەزرعەکی گچکۆکەیە لە ئەوەی خانێکی گچکۆکەی تێدا خۆ بە هەزار بە ملیۆن دۆلاری نەکردرایە باش چەند کورسی ئەهێنن وڵی ئیترەوە دەگەڕێتەوە سەر چەند شتێک لە بۆ ئینتخابات مهمە یەکەمیان متمانەی خەڵک بە هەڵبژاردن دووەمیان خیتابی ئێمە سێهم پێشبینی خۆتان نیە نازان چەند کورسی هێنن ئەمان نارم یەک ئیسیفتا کرابوو لە میدیای لەو ئیسیفتایە خراپ نەبووین ئێمە چەند خراپ نەبوو وازانم نزبەی 13 دەبووین لە دەنگەکان لە کوردستان 13 کورسی هێنن دانی ئەو کات بچینە ئێستا دۆخەکە بە زۆرچکە بڕۆ بچینە لە هەڵبژاردن نێزیک بینەوە بەنەوە عچکە بڕوە ئانە زیاتر کەمتر نازم تۆقعات لە انتخاباتیش زۆر جا مفاجە ئەشەیە بە هەردوو دیوی بەدیوی باشە پێشتر ڕخنن لە حکومڕانی یەکێتی و ئێستا باو لە ڕخنن لە حکومڕانی یەکێتی و پارتی ئەگرن خۆشتان سەردەمانێک هەر لە نێو ئەم حیزبە بوون و دەسەڵاتیشتان هەبوو لە ناو حیزبە بووینە دەسەڵات بە مەسەلە کاگلااو ساڵ و نیوە لە سەرۆک بووە مەسەلا وەزیفەی حکومڕانی دەسەڵاتیشتان هەر هەبووە دەسەڵات چیە خۆ دەسەڵات بەڕێزیشتان خۆ پێشتر لە ناوێتی ئەم لە ناوێتی بەس ئەم لە هەموو ژیانمدا بەس نووسینم لە دەست بووە هەموو نووسینەکانیشم ڕەخنەبن ڕەخنەکانیشم دوو تەوەر بە تەوەرەیان لەسەر یادیش بوو لە موتەمەری چار بوو مەسەرکردایەتی هەتا لە موتەمەری چارش کە بوو مەسەرکردایەتی ڕەخنەم دەنووسی زۆر کەس دەبوو دەیگوت ئەوە تو بوویە سەرکردایەتی بۆ دەنگوت کاکە لە دیارە لە ناو سەرکردایەتیان دەی شتەکانم لۆ ناڕوە دەبینا عیلاجم دەری بڕم ئەوانە بۆیە ئەمە بەردەوام ڕەخنەمان دەگرێت کاگلاوری جێک ساڵ و نیو لە سەرۆکایەتی یەکێتی بەدەن لە وەزیفەی حکومڕانی ئەخە دەسەڵاتێکی ئەمنی وچینە لە بۆ قەزای تیرۆر و ئەوانە زیاتر خەرجکراوی ئەگەر نامەسەلە بێن لاهور وەزیر نەبووە لاهور ڕێی زەران نەبووە ینی مەسەلە برێنەوە بەردەوام ناو حیزب بوو کە ئێمە بەشێکیش لەوەی لە ناو یەکێتی کە بوت و بەس ئاراستەک بووین دەماویست ئیسلاحات بکەین ینی مەسەلا بەڵام دەسەڵاتی گەلێک زۆر بوو ئەخە دەسەڵاتی حیزبی هەبوو بەڕاستە لە سلکی ئەمنی بێت بەڵام دەسەڵاتی گەلێک ئاخە دەسەڵات چی خۆ مەسەلەکە دەسەڵاتەکەی لە جوولەی خۆی بوو جوولەی زۆر بە تەنگ خەڵکەوە دەچوو مەسەلە برێن کە فترەی ئەو پەتای کۆڤید 19 هات مەسەلە حکوومەتی زۆر دەکات لاهور توانی لە ئەوەی پارەی ئیدارەی گشتی مەسەلە خەستەخانەی لە کەلار کردبووە یارمەتی دەدات لە چوار قوڕنەی لە هەڵەبجەی لەو شتانە ئەوانە مەسەلە ئەوە دەکاوەکو بەشێکە لە مەسەلەی خزمەتگوزاری باشە پێشتر لە دەسەڵات بوون هاتوونەتە بەرەیگەل بەرەیگەل ئێمە مەسەلەی بەرەیگەل هەر ئەو نەفەسەیە کە ناویشتی دەستمان پێکرد بەڵام ئێستاکە بچینە لەوانەیە حۆرتر بین ئێستاکە لەوانەیە بچینە کۆمەڵێک مخەلەفات و ئەومان لەگەل نییە ینی مەسەلە ئەوەی کە وەکو دەرەی پیسی پۆخڵی ئێستاکە وەکو چۆنە ها کەسێک لە شوێنێکی سوڵتە پیسی پۆخڵە بەڵێ پێشتر لەگەڵ سوڵتا ئەمە کە دەگەن سوڵتە بەڵێ پیسی پۆخڵاتی زۆر پیس پۆخڵمان لەگەڵ نەماوە کاتی ئەبێ پیس پۆخڵ بێت پیسی پۆخڵ ئەو پیسی پۆخڵی کە ئەمە دەمانویست پاچکەینەوە ئێستا هەلێ بەجیما هەلێ بەجیما ئای چۆن مەسەلا ئێستا ئەمە دەمانویست مەسەلا هێزی تایبەت نەمینێ ئێمە دەمانویست هەموو حیمایە نەمینێ ئێمە دەمانویست ئەو ناعەدالەتی کە لە ئێوە بوو دژەتیرۆر مەسەلەمە دژەتیرۆری بەجێشت بوو لاهور دەمەک بوو بەڵام برایەکەی لەوێ بوو یاقی ناکرد براکە لێ بوو بەڵام چ زەربی هەبوو خۆ برایەکەشان دادا
هیچ زمینی خۆ قەزەکە لەسەر چ بوو قەزەکە لەسەرەوە کەیسێک بوو کێشەیەک دروست بوو لاور ئەو کەسانی کە دەویست محاسبە بەس لە زبل و خاشاکە چییە؟ هەرە و گەندەڵیە کە هەیە ئێوە گەندەڵیتان نەکرد لە چێم کردی بۆ نمونە بەرزت نا بەستم لە لاهوری شێخ زەنجی و بەرەیگەل و ئەوانە خۆ بە دەردەکەدۆتە کەتانگول لە سنوورەکان دەست باشی دادەگرێت یەک مەزرعی هەیە بۆیش مەزرعەکەی ماری خەزوری بۆ ئێستاویشیان دەست بەسەداگرت دەستی بەسەرداگیر دەستی بەسەداگیراوە دەیانگوت دەواازە سنوورەکان قاچاقە برێ بە دەرکەدی چێ بوو بە دەرکەدەی چێ بوو ئەوانی ئەو وەختیش هەر خەڵکی تر بوو بەڵام بە بلەویان ئێوە نیە ناخێر ئەو کەناڵ تەلەڤیزیۆنە چۆن دامەزرێن وەڵی تر کەناڵە تەلەڤیزیۆنەش دیارە دامەزرایە خۆیش پارەکەی لەکوێ دێنێ بەزدەرەکەی نازانم بەڵام خۆ بای ئەوەندەش خێرومەند هەیە لە هاوچێشەکان یارمەتیت بدا خێرومەند هەیە خێرومەند هەیە خێرومەندەکە هەر لێرە بی خێرومەند لێرە نییە ناخێ لێرە نییە زەنی شت لە بۆ هیچ لایەکی نەچیتن زەر نە لە بە سەوز لە بۆ دەرەوە لە بۆ هەرجیەکی بیت خێر ناوەڵە ئێران هاوکاری بەشێکی ئەو وەزای ئێران بوو تورکیا چ وڵاتێک هاوکاریتانەکە نازانم بۆ بخۆی پشتیوانیتان هەیە پشتیوانی دەرەوە پشتیوانی ئێمە زانی چۆنە پشتیوانی ئەمە لەگەر ئەو نەفەسەیەکە مەسەلە بمانەوێ لە کوردستان دیموکراسیەت بەرقرار بیتن شەفافیت هەبیتن ئازادی هەبیتن وە دەوڵەت ڕێک بخرێتەوە لەسەر بنەمایەکی دەستوری هەر بخۆشمان ئەمە دروشممانە دەمانەوێتن هەرێمی کوردستان لەگەر عێراق ڕێک بخینەوە لەسەر مفرەداتی دەستوری حقوقی ئێمە چێ لە بەغدا بەدەستی بێنین واجبی عێراق فدرال چێ لە سەرمان جێبەجێ بکەین ئیمارەت هاوکاریتانەکە ئەمن نازانم هیچ دەو عیلاقاتانە نازانم ئەوانە ئیمارەت مەسەلەگە هاوکاریش بکاتن ئیمارەت لە پایچە هاوکاریمان دەکاتن خۆ من مرتەزیقە نینە چکەوە باسەکەن ئیمارەت خۆ قسە دەکرێتن ئێستا مەسەلا من بەس بەڵام باش گوت خێرومەند هەیە لە دەرەوەی هەیە خۆش مەشەرنیە دەوڵەت بیتن مشینە خەڵکی تر بیتن مەسەلا ئێستا من 2 ساڵەوە پێش بۆ خۆم سەفەرێکی ئێرانم کردی تر یەک دوو ماڵپەر پەیوەندیان پێکردم و ئەوانەوەی تر توێ ئێران وەختە مەڵا کاکار بۆ خۆ چیمە ئێرانی دار کابرا نەشی زانیا من چێشم لە ئێران زۆر باش هەڵبژاردن دەکرێت بەبێ پارتی حقیقت واقعی کوردستان واقعێکی جیاواز ینی مەسەلە زۆر جار ئەم پرسیارە زۆر لە من دەکرێت چەند نووسینێکیشم نووسە بە قەناعەتی من مەسەلا ئەگە بشکرێتن لەوانەیە ئەو هەڵبژاردنە نەبیتن کە ئەمە دەمانەوێت چکە واقعی کوردستان واقعی جغرافی و واقعی هێزە کاتە بە پارتی ناکرێت تەسەور ناکەم ئاسان بیتن چکە لەبەرەوەی پارتی ئەگەر ئەو پیاوەتی بکە مەسەلا هیچ کێشە دروست نەکە و سندوق دابنرێتن و کێشە دروست نکات و سبێنێکە حیزبەکانش بخوان انتخابات بکەن و کورسی بە ئاسانی کە سوڵتەکەی بداتن وەڵام لێرەوە سپاسی دەکەیت دواخری هەڵبژاردن ئەگەر وا بیتن ئەگەر مەسەلەی ئەو قەزیە لەوانەیە دوا بخرێتن ئەی بچینە تا نەفەسێک بدرێتە ئەوەی پارتیش چکە لەبەرەوەی هەموو ڕۆژێ سەرۆکی هەرێم کە لە پارتیە هەموو ڕۆژێ داوا دەکەن حیزبەکان هەموو بەشدار بن و ئەوانە بن بەڵام عێراقیش ئەگە زۆربەی کورسەکانی سلێمانیتان بەدەستێنا یەکێتی ڕاداستان دەکات دەسەڵات خۆ دەسەڵات چی خۆ تو کورسی پەرلەمان دیکە دەینی کە پەرلەمان لۆ هەر سلێمانی ئێستا ئەو فکرەیە غەڵەتە زیاتر چێشتان نامە کێشەمان لەگە یەکێتی نییە ئێستاکە نانای خەقینەکە بەجیمان هێشتیا ئێستا من هیچ کێشەیەکم لەگە یەکێتی نیە حالیان یەکێتی ئێستا بۆ خۆی هەستا متەمەری باش یەک قسەشم لەگە ئێستا یەکێتی چێ سەرۆکیتی چێ سەرۆکی نییە مەسەلە مەکتەب سیاسی چیە چنیە ئەو جزئیاتی خۆیتی هاوپەیمانیان لەگەڵەکەن هاوپەیمانی لە چی ئەگەر دوای هەڵبژاردن هاوپەیمانیان بۆ لەگە بۆ دێلە ڕەت دەکەینەوە ئێمە مەسەلا گۆسبێنێکە ڕۆیشتن حکوومەت تانیمان یعنی مەسەلاگە بەشدار لە حکوومەت بین لەسەر بەرنامە و لەسەر ئەوەی خۆمان بەشدار دەبین ئەگەنا قەت لەگەڵ یەکێتی و پارتی هاوپەیمانی ناکەن هاوپەیمانی فەرقی هەیە مەسەلا بشارەکە لە دەسەڵات شتێکە هاوپەیمانی شتێکی ترە هاوپەیمانی حکوومەت چێت و دەچم بەشدار دەبم ئەگەر ئەوە بووم بەشدار دەبووم بەسەر بەڵام کۆمەڵێک بەرنامەی خۆم دەبی لە بەرنامەی حکوومەت جێبەجێ بکەم یعنی ئەگەرەکە کراوەیە لەگەڵ هەردووچەمە بەس یەکێتی و پارتیا یەک شتەیە ئێستا ئێمە لە ئێستاوە مەسەلە تەماشای واقعی خۆمان دەکەی سبێنێکە مەسەلە واقعی خۆمان کورسی باشمان هینا پێویستی کرد بچینە حکوومەت لەگە حکوومەت دوستانی بتوانین تەغییری باشمان پێ دەکرێت لە حکوومەت و دەتوانین جێدەستمان دیاربی ئەوە دەچین ئەگەر زانیمان و مەسەلە بارودۆخەکە ئەوە نییە کە تەغییری باشمان پێ ناکرێتن احتیمالە لە ئۆپۆزیسیۆن ببینێنەوە ئەو تەبیعیە دوو ئەم حکوومەت ڕانیە یوزارە پەرلەمان بکرێتن مەسەلا جگە ئێستا بکرێت دەی شەش بکرێت یان مانچتە بکرێتن چکە جیاوازە لە حکومڕانیەکە لە حکوومەتەکانی تر چکە ئەم جارە کورسی بخۆی کورسیە چینە حکوومەت بە لیستە و دوو لست و سێ لست و چار دەست پێک نێتن زۆر باش
ئەژی ئەمین یەکێک دەبێت لە کەسە کاریگەرەکانی حیزبەکەتان کاگەژیت پەیوەندی بە ئێمەوە نییە بە بەرەیگەل کاگەژی پەیوەندی بێوە نەماوە هەر پەیوەندی بە ئێمەوە نەبوو کاگەژی خۆی لەگە هەشتی تەمووز بخۆی لەگە بوو دوای لەگەر بافڵ تاالبانی ئەوانە کێشەی دروست بوو نازانم ئێستاش نازانم من بخۆم یەک جارم دیتە کاگەژی لە ژیان کاتە لەگەڵ ئێوە نییە نە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە زۆر باشە بە پێ زانیاریانێک هەن لە سنووری پارێزگای هەولێر ناکۆچی هەیە لە نێوان سەرکردەکانی بەرەیگەل بە تایبەت جەنابەت لەگەڵ 3 بۆ 4 کەسی دیکە ڕاستە پێم خۆشتی ناوەکان ئێمە چیمان هەیە تا ناکۆچیمان هەبێتن ئمە شتێکی وامان نیە تا ناکۆچیمان هەبێتن تەبیعی خۆم دوو کەس مەسەلە جارە لەسەرەوە ناوەڵا ناوەکان مەڕێ مەسەلا بەڵام کێشە زۆر جار دوو کەسیش لە ماڵش کێش دەبێت خلاف خۆشیان بەبێ خلاف خلافان هەیە خلاف بچینی ئەو خلافە نەبێت خۆمە هێشتا ئەو استراتیژە قوڵەمان نیە دوای ئەوە پۆستمان نییە هیچ مرکزێکمان نیە تا بەسەر بێن لەسەر ئەو مرکزی دوای مالیەمان نیە تا بێن لەسەر مالیە ئەوانە ناوەڵە بە کورتیاڵەن کات نەماوە بە کورتێگەر وەڵام بدەیتەوە بڕیار بوو ئێوە لەگەڵ لایەنەکانی دەرەوەی بێچێتی و پارتی هاوپەیمانێتێک دروست بکەن بێکۆ بەسنە هەڵبژاردنەوە لە مێرگەپانیش وابزانام لەگەڵ یەکتریا دانیشت بوو خۆشت بەڕێستان بەشدار بۆ ڕێک نەکەوتن یەکەم شت زۆربەی حیزبەکان پەیوەندیان کرد هەمووش پەیوەندەکانیان زۆری لە ڕێگای منەوە چەپەکان نوێران بێن نوێران بێن چوم لەگەڵیشیان دانیشتمەدا ئەوی تر قەول بوو کۆمەڵێک برادر دەست پێشخەریان کرد شەوە هات بنە لای کاگلاور گوتی ئەو وەرەقەی سپی شتێکیان ڕێکی خست کە کەسی یەکەمی ڕەوتەکان بڕۆن هی بەرەیگەل هی یەکگرتو هی کۆمەڵ هی نەوەی نوێ هی ئەو ڕەوتەی کاک عەلی ئەحمەد ساڵحوان دوای ئەوە ئێوارەکەی خەبەریاندا گوتیان کەسە یەکەمەکان نایەن من لەگە برادرێکی تر چوین نەوەی نوێ نەهاتن جەماعاتەکەی تریش ئەوانی تریش پەشیمان بوونەوە کەواتە کۆمەڵ یەکگرتو ئێمە ماینەوە یەکگرتوش یەکسەر ئیعلانیان کرد کە ئەوان هاوپەیمانی پێشوەختە ناکەن دەتوانن لەو دیوە بکەن چکە لەبەرەوەی کۆمەڵێک تەجروبیان لە هاوپەیمانی هەبووە ئێمە کۆمەڵمانەوە ئێمە لێ گوتمان ئەمە هیچ کێشەمانە پێشمان باشە معارەزە هەموو یەک گۆ سپاس بۆ بەڕێز شادمان مەلا حەسەن سەرکردە لە بەرەیگەل کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشی داون.